دابشکردنی زەوی ئێمە زۆربەی قۆناغەکانی تێپەڕاندووە. ئێستا ئێمە هەموو ڕێکارەکانی نەخشە سازی و دیزاین و هەموو ئەو ڕێکارانەی تەواو بۆ تەنها ڕێگەیەک بۆ کوژانەوەی زەویەکان لەلایەن وەزارەتی کشت و کاڵە تەواو بووە تاکە قۆناغ کەماوەتە قەرەبووکردنەوەی ئەو جوتیارانەیە کە مافی وەرگرتنی قەرەبوویان هەیە لەسەر زەویەکانیان. ئێمە ئێستا لیژنەی 222 لە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان تاوتوی قەرەبووی جوتیارەکانەکەن و ئەینێرن بۆ شارەوانی لە پێشابێ ئەو جوتیارانە قەرەبوو بکرێنەوە دواتر زەویەکان دابەش بکرێن. و هۆکاری دواکەوتنەکەی ئێمە نەمانویستە قۆناغ زەوی دابەش بکەین. هەموو ئەو فەرمانبەرانەی کە مافی وەرگرتنی زەویان هەیە ئەمانە زەوی بەسەر هەمویانە دابەشکەن و فەرمانی وەزاری هەمویان بگەڕێتەوە. توانم بڵێم 98 ئەو کەسانێک کە مافی وەرگرتنی زەویان هەیە ئێستا ناوەکانیان گەڕاوەتەوە. شوێنی زەویەکان هەر لە نزیکی ناوشارە لەسەر جادەی 60 مەتری کەلار قۆناغێکیان نزیکەی 380 مەتر دوورە، یعنی تەکمیلە ئێو قۆناغەیەکە بە ئاراستەی باکوور و ڕۆژهەڵاتی کەلارە. ئێمە دوو زۆنمان دیاری کردەوە، زۆنی یەکەمە، زۆنی دووهەمیش لە نزیکی بەرلوتە ئەگەر زۆنی یەکەم بەشی فەرمانبەرانی نەکرد دێنە سەر زۆنی دووهەم بۆ دابەشکردن. هەندێک لە هاوڵاتیان یاخود فەرمانبەران باس لەوەکەن زەویەکان دوورە و پارە ناکەن. زانی هەموو دابەشکردنی زەویەکیش تۆ لە سەرەتا کە دروستی ئەەکەی هیچ خەدەماتێکی نییە، دیارە نرخی وەکو پێویست نییە تا ئەو کاتێک کە هیچ نەبێ خەدەماتێکی شەقامێک شتێکی بۆ برێ ڕۆژ بە ڕۆژ نرخەکانی بەرزە بێتەوە. گەرەک و فەرمانبەرانی ئەو کەسانەی کە زەویەکان وەردەگرن دەست و برد زەویەکانیان نەفرۆشن ئەوە بەدڵنیەوە بە قۆناغ بۆ قۆناغ نرخەکانی بەرز ئەبێتەوە تا ئەو کاتێک کە ئاگاتە نرخێکی شایستە. نرخی شایستی ئەو زەویانە ئەگەر وەریگرن فەرمانبەرانەوەن پارە ناگات چەند ئەکات پێشبینی ئەوە؟ ئێمە ئێستا لە بۆن لە 613 دۆنمەکە زەویمان هەیە، تا دوو دەفتەر زەویمان هەیە، تا 180 وەرەقە زەویمان هەیە. نرخەکان شوێن بە شوێن ئەگۆڕێن تەکمیلەی ئەو زەویانە کە ئێستا هەیمانە کە دابەش کراوە تەکمیلەی ئەو زەویانەیە کە دابەشیەک. دەتوانین بڵێن فەرمانبەران شوێنێکی شایستەیان هەیە؟ بەڵێ بەتاکید ئێمە ئەو شوێنانەی کە دابەشمان کردووە لە بەشێک لەو پرۆژەی شەجەبوونانەی کە ئێستا لە کارن شوێنەکانی نزیکترە.